شێخ حەسەنی گەڵزەردە لە ژیانیا تەریک نەبووە لەوەی کە نەزانێت، چونکە ئەم گەڵەزەردەیە ئەوەندەی کاروانی تەلەبەی زانستی هاتوچۆی تیا کردووە، یعنی یەک لەسەر دوو ئێوە کاروانی بازرگانی ڕۆشتووە، یعنی بە بەراورد. بۆیە ئەتوانم بڵین بەڵبندێکی زانستی بووە. تەمەناکەم نەوەکانی شێخ حەسەنی گەڵزەردە ئاوا بیر بکەنەوە بەو عەقڵەتی شێخ حەسەنی گەڵزەردە ئەم ناوبانگە بۆ دوای خۆیان بەجێبێڵن. گەڕان بە دوای ئەو کەسانی کە خولیای ئەم بابەتانن و چۆنەڵێ بینی و نی و دوو پەیمانی لێوەرگتون کە من لە فلان ڕۆژە ئەچمە سەر چیا، چەند خەڵکێکم لەوێ دیاری کردووە با بڵێن لە چیای ئەزمەڕ یا لە گۆیژە، ئەگەر لەوێ بریسکرەیەکتان بینی ئاگرێکتان بینی لەو تەوقیتە، ئەوە هەواڵی بەیانی ڕەمەزانە یاخود بەیانی جەژنە. بۆیە هەر یەکە بۆ دوای خۆی ئاگری کردوتەوە. هەموو ئەم کردارە لە ڕووی حسابێکی بیرکاری فیزیاییەوە یەک خولەک و نیوی خەیاندووە. ئێستا ئێمە دەینە سەر شەوی ڕەمەزان و شەوی جەژنی شێش تا دڵنیا نین کە بەیانی ڕەمەزانە یاخود جەژنە. ئەم فەزڵە زۆر گەورەیە کە لەو مێژووە شێخ حەسەنی گەڵزەردە هەموو کوردستانیانی لە چاوەڕوانی ڕزگار کردووە. ئێستا ئێمە لە ئێستەوە لە چاوەڕوانیان هەتا شەوی ڕەمەزان، هەتا شەوی جەژن. بەڵام شێخ حەسەنی گەڵزەردە نزیکەی 350 ساڵ پێش ئێستا هەموو کوردستانیانی لە چاوەڕوانی ڕزگار کردووە.